سڵاو قوتابیانی خۆشەویست پێتان گەیشتمەوە لەوانەیە چتر من مامۆستادیدار وانەی پسپۆڕی فیزیا پێتان گەیشتمەوە لە بابەتێکی تر لە بەشی هەفتەم لەوانەکانی پێش و باسی دەرخستنی بەیەکداچوونمان کرد، ناوچەکانی ڕۆناک و ناوچەکانی تاریکمان باس کرد. مابوو بین پرسیارە بیرکاریەکانی لەسەر شیکار بکەین. دەین ئەو ڕۆکە پرسیارە بیرکاریەکانی لەسەر شیکار دەکەین، بابزانین لە ناوچەی ڕۆناک چۆن یاسایەکەی بەکاردێنین، لە ناوچەی تاریک چۆن یاسایەکەی بەکاردێنین. تەماشاکەنێ قوتابیان، لە ناوچەی ڕۆناک دەرێم دی ساینی ثێتا دەکاتە ئێم لامدا وە ئەو یاسایە بەکاردێ لە بۆ ناوچەی ڕۆناک. دی دووری نێوان دوو درس، ثێتا ئەو گۆشە لادانەیە کە بڕژۆڵەکە دروستی دەکات بە پێی ناوەند، بڕژۆڵە یەکەم بە پێی ناوەند، بڕژۆڵەی دووەم بە پێی ناوەند. ئێم پلەی بڕژۆڵەیە لە ناوچەی ڕۆناک، بڕژۆڵەی ناوەند ئێمەکەی سفر بوو، بڕژۆڵەی یەکەم ئێمەکەی یەک بوو، بڕژۆڵەی دووەم ئێمەکەی دوو بوو و ئیلە ئاخری لامدا درێژی شەپۆڵە. و لە ناوچەی تاریکیش ئەم یاسایە بەکاردێ. ناوچەی تاریک دەبتە دی ساینی ثێتا دەکاتە ئێم کۆ ئەها چەند نووسرایە یەک لەسەر دوو لامدا، یەک لەسەر دوو لامدا ئەو یاسایە بەکاردێ. لێرە موجب و سالب هەیە، بەڵام ئەکسەریەت بەلای موجبەکەی دەڕۆین، بەلای سالبەکەی ناڕۆینەوە. لە وانەکەی دیش باسمان کرد لە بۆ بڕژۆڵەی ناوەند ئێمەکە دەکەوتە سفری، لە بۆ بڕژۆڵەی یەکەم ڕۆناک، دووەم ڕۆناک، سێم ڕۆناک لەولایە موجب دەبوو، لێرەش سالب دەبوو. ئەمە حساب سالبەکەی ناکەین، لە بۆ هەموو پرسیارەکان بەلای موجبەکاندا دەڕۆین. لۆیە موجب و سالبەکەمان نەکردیە. دی بە هەمان شێوە لە ناوچەی تاریک دووری نێوان دوو درزەکەیە، ئەوەش ثێتایە، بڕژۆڵەی تاریکی یەکەم بە پێی ناوەند، بڕژۆڵەی تاریکی دووەم بە پێی ناوەند، بڕژۆڵەی تاریکی سێم بە پێی ناوەند. کەواتە لێرە لە ناوچەی ڕۆناک لە ناوچەی تارک هەردووچیان کە لادانەکەی دەبڕن بە پێیچی حیسابە، ثێتایەکە بە پێی ناوەند حیسابە. لێرە دەرێم ڕۆناچی یەکەم بە پێی ناوەند، ڕۆناچی دووەم بە پێی ناوەند، لێرەش دەرێم تاریکی یەکەم بە پێی ناوەند، تاریکی دووەم بە پێی ناوەند. ئێم پلەی بڕژۆڵەیە، بەڵام ئاگادار بە، باشتەکرد بەبیر بینەوە، ئاگادار بە لە تاریک لە ئێم قڵک لە خۆی کەمتر دەرەی لە پلەی بڕژۆڵەکان. لۆ لە تاریک مامۆستا قڵک کەمتر دەرین. لەوانەکەی دیش باسمان کرد دەرین چون کە تاریک بڕژۆڵی ناوەندی نییە. کاتە ئەگەر برێ تاریکی یەکەم کاتە ئێمەکەی سفر لە سفرەوە دەست پێ دەکات. ئەگەر برێن تاریکی دووەم ئێمەکەی دەکاتە یەک لەسەر دوو، لامداش درێژی شەپۆڵە. بابین هەندێک پرسیاری لەسەر حەکەین لەسەر ئەو یاسایانەی ئێرە. تەماشاکەنێ دەرێ ماوەی نێوان دوو درس، ماوەی نێوان دوو درس دی بە مەتر دەپیوری. ئەگەر تەماشاکەی بە میلیمەتریدایە کاتە دەرێم 0.03 جاران دەتوان سالب سێ. دووەم بڕژۆڵەی ڕۆناک کوڕم، دووەم بڕژۆڵەی ڕۆناک کەواتە چ ناوچەکەم هەیە؟ ناوچەی ڕۆناکم هەیە. پلەی بڕژۆڵەکەی چەندە؟ پلەی بڕژۆڵەکەی دووە، کەواتە ئێمەکەی یەکسانە بە دوو. لەسەر شاشە دەرکەوت بە گۆشەی 2.15 کەواتە ثێتا. بڕژۆڵەی ڕۆناچی دووەم بەبەی بڕژۆڵەی ناوەندە، کەواتە ئەو ثێتایە دروست دەبی لە ڕۆناچی دووەم بە پێی چێیە؟ بە پێی ناوەندەکەیە. دەرێتم لۆ هەژمار بکە درێژی شەپۆڵ. درێژی شەپۆڵ چیە؟ لامدا. باش، خۆ پرسیارم هەیە، دیەکەی دایتە من، ئێمەکەی دایتە من دوو، وە ثێتایەکەشی دایتە من. ئایا بزانم چ ناوچەکە؟ ناوچەی ڕۆناکە. لە ناوچەی ڕۆناک یاسایەک بەکاردێ، دەرێم دی ساینی ثێتا دەکاتە ئێم لەمدا. لە پرسیارەکەی داوا چێم لێ دەکات؟ داوای لامدام لێ دەکات درێژی شەپۆڵ. کاتە ئەو لەگە درێژی شەپۆڵێ بی بەژێری، کاتە لامدا یەکسانە دی ساینی ثێتا لەسەر ئێم. مامۆستا دیکە 0.03، بەڵام ئاگادار بە دیەکە بە میلیمەترە بڕۆ بیکەمەتر. تەماشایکە 0.03 جاران دەتوان سالب سێ. ساینی گۆشەکە چەندە؟ 2.15 لەسەر ئێمەکەش چەندە؟ پلەی بڕژۆڵەکەی دوو. ئەوەندەی هەموو دابشکە لامدایەکە. تەماشاکە تەماشا ئێرەکە لامدایەکە دەکاتە چەند؟ دەکاتە 5.6 جاران دەتوان سالب 7. لەوانەیە لە وزاری ئەوە بە مەترە، لەوانەیە بە وزاری بە نانۆمەتر مامداتێ. کو دەیکەینە نانۆمەتر. تەماشای زانستی هێماکاری لۆ دەکەین لە پۆلی دەماخیندێ زانستی هێماکاری. ئەو فاریزەی دوو قڵ دەبەمە ئەو لای، کەواتە چی لێ دێ؟ دەبتە 560 جاران دەتوان سالب 9 مەتر. ئەدی دەتوان سالب 9 پێی نارێن نانۆ، کەواتە دەستانم برێم 560
نانۆمەتر ئاگاد لێبی لەوانەیە لە وزاری بە نانۆمەتر بدا تەڵەبە ئەوەی حەڵ دەکات دەرێ ئەوە مامۆستا تێیدانە نانۆمەترەکەی یەک زانستی هێماکاری لۆ دەکەی و ئەو 5.6 دەیکەیە 506 دوتوانی لۆ ئێرە زیاد دەکەی دەبتە دەتوان سالم و هەر دەتوان سالم و چیش دەبتە نانۆ ئاگاد لێرەبی نەوەک بە وزاری بێتەوە کاتە پرسیاری یەکەم لە عفۆن لە نمونەکەی هەفتی ئەلف بەو شێوەیەشی کار دەکەی با بچینە پرسیارەکانی دی بزانین پرسیارەکانی دی چمان پێ دەرێ با بچینە پرسیارەکانی دی تەمەشاکەنێ پرسیاری یەکەم دەرێ پرسیاری یەکەم دەرێ ڕۆناچیەک دەکەوتە سەر دوو درس ماوەی نێوانیان دیسانەکە چیدا ماوەی نێوانیان دی لێرە دیەکە پێویستی بە گۆڕین نییە چکە دیەکە بە مەترە یەکەم بڕژۆڵی ڕۆناک یەکەم کەواتە پلەی بڕژۆڵەکەی چەندە یەک کەواتە ئێمەکە یەکسانە بە یەک چ ناوچەکە ڕۆناکە گۆشە چەندە ثێتا گۆشە چەندە ثێتا 16.5 ها لەگەڵ چێ دروست دەبی ها لەگەڵ چێ دروست دەبی لەگەڵ ناوەند کەواتە بڕژۆڵی یەکەم ئەو گۆشەی دروست دەکات بە پێی چێە بە پێی ناوەندا باش دیسان بە هەمان شێوە دەرێتم لۆ بدۆزەوە درێژی شەپۆڵەکەم لۆ بدۆزەوە هەمان فکرەی نمونونەکەی دیسان دەرێم دیساین ثێتا ئەکاتە ئێم لامدا داوای لامدام لێ دەکاتە دی ساینی ثێتا لەسەر ئێم ئاگا لێبی دی پێویستی بە گۆڕین نییە 2.2 جاران دەتوان سالب 6 ساینی ئەو گۆشەیە 16.6 ها 16.6 ئەدی ئێمەکە یەکەمە کاتەیەکی لە جێدا دەنێم ئەوەندەی دابشکە ئەو دوێ جاران یەکدیکە دابش یەکی بکە دەکاتە 5.7 جاران دەتوان 5.7 جاران دەتوان سالب 7 مەتر ئەگەر بیکە نانۆمەتریش دیسان بە هەمان شێوە زانستی هێماکاری لۆ بکە ئەو فاریزەی دوو قولبینە ئێرە دەبتە 573 دووتوانیشی لۆ زیادکە ئەکاتە 573 جاران دەتوان سالبنەوە هەر نانۆیەکیش هەر نانۆیەکیش دەکات دەتوان سالبنەوە کەواتە دەشتانم برێم 573 جاران دەتوان سالبنەوە ماوەسڵ و لۆمان دەکەی نانۆ دەرین لەبەر ئەوەی نەوەک لە وزاری بێتەوە ئەوە پرسیاری ئەو ڕاهێنانەش یەکەم بەو شکلی هەڵ دەکەین بزانین پرسیاری دووەم چمان پێ دەرێ پرسیاری دووەم بزانین چمان پێ دەرێ پرسیاری دووەم دەرێ دوو درزی تەشی تەریبی هاوڕێک ماوەی نێوانیان 0.25 ملیمەتر بیگۆڕا دەبتە 0.25 جاران دەتوان سالب 3 مەتر دی ڕوونا کراوێ بە ڕەنجی سەوز سەرچاوێکی تاک ڕەنگ بەکارهاتێ کە ڕەنگەکەی سەوزە لە گڵۆپێکی جیوەی لامدایەکەی 546 نانۆمەترە ئەو جارەی لێرە لامدایەکەی دایتەمە 546.1 نانۆمەتر لامدا لە ناو پرسیارە بیرکاریەکان کە حەلی دەکەی بە نانۆمەتر نابی دەبی بیکەی مەتر کەواتە کودەیکەمە مەتر دەرێم جاران دەتوان سالب نۆ ئەم جارەی داوا چێمان لێ دەکا دەرێ ثێتام لۆ بدۆزەوە ثێتا بە پێی بڕژۆڵەی ناوەند بەڵام ڕۆناچەکەی پلەی چەند بی ڕۆناچەکەی پلەی یەک بی کەواتە ئێمەکەی یەکسامی بە یەک کەواتە ئەو گۆشەیەم لۆ بدۆزەوە لە مابەینی ڕۆناچی یەکەم و بڕژۆڵەی ناوەند ثێتایەکەم لۆ بدۆزەوە باشی کاریکەین دی ساینی ثێتا دەکاتە ئێم لامدا ساینی ثێتا دەکاتە ئێم لامدا لەسەر دی ئێم پلەی بڕژۆڵەیە ڕۆناچی چەند دەمە یەکەم ئەوە یەک جاران درێژی شەپۆڵەکەی 546.1 جاران دەتوان سالبنەوە دی ماوەی نێوان دوو درزەکەی 0.25 بوو بەڵام ملیمەترە بڕۆ ئەویش بگۆڕە دەبتە 0.25 جاران دەتوان سالب سێ ئەوەی هەموو جاراکە لەگەری دابەشیشی بکە دەبتە 0.002 1.8 بەڵام ئاگا لێبی ئەوە ساینی ثێتایە خۆ پرسیارەکە نارێ ساینی ثێتام لۆ بدۆزەوە دەرێت چم لۆ بدۆزەوە دەرێت ثێتام لۆ بدۆزەوە کو ثێتای دەدۆزیەوە کەواتە دەرێم ثێتا دەکاتە ساین ئینڤێرسی 0.021 ساین ئینڤێرس شفت و ساینی لێدا شفت و ساینی لێدا ئەو گۆشەی داخیلکە کەواتە ها تەمەشای چێت لۆ دەردەچی ثێتایەکە لۆ دەردەچی دەکاتە 0.125 کەواتە بە گۆشەی 0.125 ڕۆناچی پلەی یەکەم لەگەڵ ناوەند دروستی دەکا ئەوە پرسیاری دووەم پرسیاری سێم دەرێت ئەو زانیاریانەی پرسیاری یەکەم بەکاربینە زانیاریەکانی پرسیاری یەکەم بینە ئەوە پرسیاری یەکەمە زانیاریەکانی پرسیاری یەکەم چییە دیەکە 2.2 جاران دەتوان سالب 6 و ثێتایەکەش 16.5 ئەوانە بینە دەرێ بەکاربینە بۆ پەیوانەی ثێتا دەرێ بەکاربینە بۆ پەیوانەی ثێتا لە مابەینی چێ و چێ ئەو جارێ ئاگاد لێبی گەیشتە چ ناوچەکی ئەها تەمەشای کە ئەو جارێ ئاگاد لێبی ئەها
ئەو جارەی گەیشتە چ ناوچەشی گەیشتە ناوچەی تاریک بڕژۆڵەی تاریکی چەندەمە تاریکی دووەمە مادەم تاریکە کەواتە دەرێم ئێمەکەی یەکسانە بە یەک مامۆستا لۆ ئێمەکەت یەکسان کرد بە یەک لۆ وەچی ڕۆناکەکەی وەکو خۆی نەتگوت مادەم تاریکی دووەمە کەواتە ئێمەکەی برێم دوو دیسان ئەو قسەی دۆ دووبار دەکەمەوە لە ناوچەی تاریک بڕژۆڵەی ناوەندت نییە کە مادەم بڕژۆڵەی ناوەندت نەبوو دەبی قڵک لە خۆی کەمتر برێ مادەم دەرێت تاریکی دووەم کەواتە ئێمەکەی یەکسانە بە یەک دەرێت چێم لۆ بدۆزەوە سێتا زانێرەکانی پرسیاری یەکەم بەکاربینن بەڵام ئاگال لێبی ناوچەی تاریکە لە ناوچەی تاریک چی یاسایەک بەکاردێ دیساینی ثێتا دەکاتە ئێم کۆ یەک لەسەر دوو لامدا ساینی ثێتا دەکاتە ئێم کۆ یەک لەسەر دوو لامدا لەسەر دی ئێم لەی بڕژۆڵە لە بۆ تاریک ئێمەکە یەکسانە بە یەک هاتەمەشای ئێمەکە یەکسانە بە یەک کۆ یەک لەسەر دوو لامدایەکە مامۆستا لامدای لێرە نەدایە دەرێ بڕۆ زانیاریەکانی پرسیاری چێن دەرە بەکاربینە ئی یەکەم لە پرسیاری یەکەم لامدایەکەمان دۆزیبەوە کە قیمەتەکەی 5.73 جاران دەتوان سال بنەوە بوو دیەکەش ئی هەر پرسیاری یەکەمە کەواتە ئەو دیە و ئەو لامدایە ئەو دیە و ئەو لامدایە لە چێمان هینە لە پرسیاری یەکەممان هینە سەر بە خۆشەوەمان نەگوت لەبەرچی لەبەر ئەوەی پرسیاری سێن بەخۆی دەرێت زانیاریەکانی پرسیاری یەکەم بەکاربینە ئەو دوو زانیاریە ئی پرسیاری یەکەم بوو دیسان ئینڤێرسیلۆ وەگرا کەواتە گۆشەکە دەبتە 25.2 کەواتە تاریکی دووەم لەگەڵ ناوەند چ گۆشەی دروست دەکا 25.2 کەواتە ئەوە پرسیاری سێیەم با بینە پێداچوونەوەی بەش هەفتەم پرسیاری نۆ بزانین چمان پێ دەرێ ڕۆناچێک دەکەوێتە سەر دوو درس ماوەی نێوانیان 0.0 دەرێ ماوەی نێوانیان 0.033 دیسان بە ملیمەترە با پیرم دینابی بە ملیمەتر دەبی برێم 0.33 جاران دەتوان سالب سێ ئەوە دیەکە ئەگەر گۆشەی نێوان بڕژۆڵەی تاریکی یەکەم ئاگاداری ئەوەندەی بە ئاگاداری ئەو کەلیمەی ئێرە بە یعنی ئێمەکە یەکسانە بە سفر عەفوەن ئێمەکە یەکسانە بە سفر لۆ نەنووسی ئێمەکە یەکسانە بە یەک دەرێم چکە چ ناوچەکە ناوچەی تاریکە ئێمەکە یەکسانە بە سفر دەرێ ئەو گۆشەیە هەبی لە مابەینی بڕژۆڵەی تاری یەکەم و بڕژۆڵەی تاریکی ناوەند گۆشەکەی دایتە من سێتایەکە 0.055 دەرێ ئایا درێژی شەپۆڵ چەندە لامدا لەبەر ئەوەی ناوچەکە تاریکە دەرێم دیساینی ثێتا یەکسانە بە ئێم کۆ یەک لەسەر دوو لامدا داوای درێژی شەپۆڵم لێ دەکا کەواتە لامدا یەکسانە دیساینی ثێتا لەسەر ئێم کۆ یەک لەسەر دوو مامۆستا دیمان هەیە بەڵێ دیەکە 0.33 بڕۆ بیگۆڕە دەبتە 0.33 جاران دەتوان سالب سێ ساینی کاگۆشەکە 0.05 ئێم سفر لۆ سفر دەرێت چکە تاریکی یەکەمە کە مادەم تاریکی یەکەم بۆ قڵک لە خۆی کەمتر برێ کۆ یەک لەسەر دوو ئەوە شێ دەدۆزمەوە لامدایەکە بڕۆ بە هەمان شێوەی پرسیارەکان ئەگەر تەمەشاکە بە نانۆمەتریدا بوو دیسان بیگۆڕە زانستی هێماکارێکی لۆ بکە ئەوە دەیکەیە نانۆمەتر پرسیارەکان زۆر ئاسانە دوو دەرەجەی لە دەستە خۆتان مەدەن قوتابیان زۆر ئاسانە پرسیارەکانی ناوچەی ڕۆناک و ناوچەی تاریک تەمەشا ئێرەکە پرسیاری دێم ئەوە ئی پێداچوونەوەیە دەرێ پرسیاری دێم دەرێ لە یەکێک لە گڵۆپەکانی گازی سۆدیۆم لەسەر شەقامەکان ڕۆناچێکی نیمچە تاگڕەنگ دەردەکات ئەگەر ئەو ڕۆناچێ بکەوێتە سەر بکەوێتە سەر دەرگایەکی تەخت کە دوو درزی تێدابی دەرگاکە دوو درزی تێدایە دوو درزەکەش هاوڕێکن ئەوە سامپڵی بە یەکداچوون لەسەر دیوارەکە دروست دەبی دووری نێوان دوو درزەکە 0.309 بابە دیسا بە ملیمەتریدایە کاکە ناوی مە ملیمەتری بڕۆ بیگۆڕە دەبتە 0.309 جاران دەتوان سالب سێ بڕژۆڵەی ڕۆناچی دووەم بڕژۆڵەی چێ ڕۆناک ئی دووەمە کەواتە ئێمەکەی یەکسانە بە دوو ئاگال لێبی بە گۆشەی چەند 0.218 لەگەر بڕژۆڵەی ناوەند بڕژۆڵەی ڕۆناچی دووەم گۆشەی 0.218 دروست دەکات لەگەر ناوەندی ئەمانم بلۆ بدۆزەوە لقی ئەلف دەرێت چم لۆ بدۆزەوە کوڕم لقی ئەلف دەرێت درێژی شەپۆڵ لامدا چ ناوچەکە ڕۆناکە ئەگەر مادەم ناوچەی ڕۆناک بی کەواتە دەرێم دیساینی ثێتا دەکاتە ئێم لامدا دیساینی ثێتا دەکاتە ئێم لامدا داوای چم لێ دەکات داوای لامدام لێ دەکات کەواتە لامدا دەکاتە دیساینی ثێتا لەسەر ئێم باش دیدایتە من بەڵێ 0.309 ئەوها بەجێنێری برێت جاران دەتوان سالب سێ لۆ چکە ملیمەترە
ساینی گۆشەکەمان هەیە بەڵێ 0.218 ئەدی ئێم بڕژۆڵەی ڕۆناچی دووەم کەواتە ئێمەکەی چەندە دوو ئەوانە دابشکە لەمدایەکە دەکاتە 5 8 9 جاران دەتوان سالب 7 مەتر ئەوە لقی ئەلف ئەوە لقی ئەلف باش ئەوە لقی ئەلف لقی بە دەرێ ثێتام لۆ بدۆزەوە ثێتا دەرێ گۆشە لادانی بڕژۆڵەی ئەو جارێ ڕۆناچی چەندەمم لۆ بدۆزەوە سێ یعنی ئێم یەکسانبی بە چەند ئێم یەکسانبی بە سێ تەمەشایکەنێ دی ساینی ثێتا دەکاتە ئێم لامدا داوای چێم لێ دەکا گۆشە لادان کەواتە ساینی ثێتا دەکاتە ئێم لامدا لە سەردی ساینی ثێتا دەکاتە ئێم گۆچە لادانی بڕژۆڵی ڕۆناچی سێم کەواتە پلەی بڕژۆڵەکەی چەندە سێ جاران ئەدی درێژی شەپۆڵ ئەو درێژی شەپۆڵەیە کە دۆزیتەوە ئەو درێژی شەپۆڵەیە کە دۆزیتەوە 5.89 جاران دەتوان سالب 7 دیش چەند بوو دیەکە 0.309 جاران دەتوان سالب 3 ثێتا ئینڤێرسیلۆ وەگرا ثێتایەکەی دەدۆزیەوە لە بۆ لقی جیم هەمان عملیەی دووبارەکەوە بەڵام ئەو جارەی ئێمەکەی بکە ڕۆناچی چارەم تەمەشا ئێرەکەن لێرکوانە تەمەشایکە ئەوە لقیبا تەمەشای لقیبا کاتە گۆشەی سێەم دەدۆزینەوە هی بڕژۆڵەی سێەم لقیبا تەمەشای هەر یەکسەر لە ناو یاسایەکە ئینڤێستیشمان لۆ وەرگرتیا ئێم سێ ئێمی بە چەند دانایە سێ لامدایەکە دۆزی بوومانەوە 589 جاران دەتوان سالب 7 دیەکەمان دۆزیەوە عەفوەن دیەکە 0.309 جاران دەتوان سالب 3 ثێتایەکەمان دۆزیەوە ئەوە ئەو گۆشەیە ئەو گۆشەیە ئی ڕۆناچی چەندەمە ڕۆناچی سێەمە بە پێی ناوەن ئەدی لقیجیم تەمەشای هەمان شتی دووبارە دەکەیەوە لێرە ئێمەکە سەیە لێرە ئێمەکەی دەکەیت چار کەواتە ئەوە لە بۆ ڕۆناچی چەندەمە ئەوە لە بۆ ڕۆناچی چارمە بەس ئێمەکەی دەکەیە چار هەمان شتی لقی دووبارە دەکەیەوە بەس ئێمەکەی دەکەیە چار پرسیارە چکەمانەیە دەرێت تاقیکردنەوەی زوو دروست بەکار هات بۆ ڕەنجشین لە گڵۆپێکی هایدرۆزینی کە لامدایەکەی 486 نانۆمەترە کاکە لامدا کە لە ناو پرسیارە بیرکاریەکان لە جێی دادنەوەیەوە بە نانۆمەتر نابی دەبیکەیە مەتر کەواتە دەبتە 486 جاران دەتوان سالب 9 بڕژۆڵەی ڕۆناچی پێنجەم بڕژۆڵەی ڕۆناچی پێنجەم ناوچەند ڕۆناکە ئەگە ناوچە ڕۆناک بوو کەواتە پلەی بڕژۆڵەکە وەک خۆیتی کەواتە ئێمەکەی یەکسانە بە 5 دەکەوێتە گۆشەی 0.576 578 لەگەر بڕژۆڵی ناوەند کەواتە ڕۆناچی پێنجەم گۆشەی لەگەر بڕژۆڵەی ناوەند دروست دەکا بە 0.578 دەرێ ئایا دووری نێوان دوو درزەکەم لۆ بدۆزەوە دی دەرێ دووری نێوان دوو درزم لۆ بدۆزەوە دی مادەم ناوچە ڕۆناکە دەرێم دی ساینی ثێتا دەکاتە ئێم لامدا داوای دیم لێ دەکا کەواتە دی دەکاتە ئێم لامدا لەسەر ساینی ثێتا باش ئێم پلەی بڕژۆڵەکەی پێنجە ئەوەتە لێرە پێمان دەرێ 5 جاران لامدایەکە 486 ئەو های بەجێنێری 486 بەتەنێ دانەنیەوە چونکە لامدا بە مەتر دەپیورێ بەڵام دایتی بە نانۆمەترە بیگۆڕە کودێکەیە نانۆمەتر دەتوان سالب 9 ساینی ئەو گۆشەیەش کە دروست دەکا ڕۆناچ پێنجەم لەگەر بڕژۆڵەی ناوەن 0.578 ئەوانە دابەشی یەکدریکە دیەکە دەکاتە 243 جاران دەتوان سالب 6 باش دێنە ئەو پرسیارەی ئێرە یەک لە پرسیارە هەرە مهمەکانە دەرێ تەمەشا ئێرەکەن یەک لە پرسیارە هەرە مهمەکانە احتیمامەکی تەواوی پێ بدەن دەرێ گورزەیەکی ڕۆناچی کە درێژی شەپۆڵەکانی لامدا یەک و لامدا دوو کەواتە چەند لامدات هەیە دوو گورزەیەک کۆمەڵێک ڕۆناچی کۆمەڵک ڕۆناچیت هەیە لەو کۆمەڵی دووقلی وەرگرتێ دوو لامدای وەرگرتیا ئەو گورزە ڕۆناچی دەکەونە سەر کۆمەڵە درزەکی هاوڕێک لە نمونەی بەیەکداچوون بەمەرجەک بڕژۆڵەی چارەمی ڕۆناک بۆ لامدای یەکە یعنی ئەگەر لامدای یەکەم بی کەواتە ئێمەکەی چارە ئەگەر لامدای یەکەم بی ئێمەکەی چارە و ئەگەر ئێمەکە پێنج بی لە بۆ لامدای چەندەمە لە بۆ لامدای دووەمە
یعنی لامدای دووەم پلەی بڕژۆڵەکەی 5 ئاگا لێبی ها پرسیارەکە بەخۆی دەرێ بڕژۆڵەی چارەمی ڕۆناک لە بۆ لامدای یەکە و بڕژۆڵەی پێنجەمی ڕۆناک لە بۆ لامدای 2 لە پاشەوەی دەرێچی بابە ڕەنگە چ کەلۆت بنووسم لە پاشەوی دەرێچی دەرێ لە هەمان شوێن دەزانی واتاچی لە هەمان شوێن واتە دی ساینی ثێتای چارەم یەکسانە بە دی ساینی ثێتای پێنجەم ئەو دووە یەکسانن کە دەرێ لە هەمان شوێن دەگەنە هەمان شوێن ئەو دووە یەکسانن دەرێ ئەگەر لامدای یەکەم 540 بی ئایا نرخی لامدای دوو چەندە گورزەیەک ڕۆناچیمان هەیە لەو گورزەی دوو لامدامان وەرگرتیا دەکەونە سەر کۆمەڵە درزەک ئەگەر بڕژۆڵەی چارەمی ڕۆناک لە بۆ لامدای یەکەم بی چارەم لە بۆ لامدای یەکەم بی پێنجەمیش لە بۆ لامدای دووەمە ئەگەر قیمەتی لامدای یەکەم 540 نانۆمەتر بی ئەدی ئی لامدای دووەم چەندە بەڵام بە مەرجێک هەردووچیان دەکەونە چێ دەکەونە هەمان شوێن چ ناوچەکەم هەیە ناوچەی ڕۆناکم هەیە کوڕم تەمەشاکە لە ناوچەی ڕۆناک تەمەشا ئێرەکەن لە ناوچەی ڕۆناک با بێمە ئێرە با بە جوانی لۆتان ئەوەکەم تەمەشا ئێرەکەن چ ناوچەکمان هەیە ناوچەی ڕۆناکم هەیە دی ساین ثێتا یەکسانە ئێم لامدا ئەوە لە بۆ چێ بەکاردێ لە بۆ ناوچەی ڕۆناک بەکاردێ چەند لامدام هەیە دوو لامدایەکیان یەکەمە عەفوەن لامدایەکیان یەکەمە کەواتە ئەوە دەبتە یەک بەڵام لە بۆ لامدای یەکەم ئێمەکەی چەندە ئێمەکەی چارە و ئی دووەمیش ئێمەکەی 5 بڕژۆڵەی 5 دەرێ لە هەمان شوێن کەواتە ئەو دووە چنە ئەو دووە یەکسانن دووەمی دابەش یەکەم کە دی ساینی ثێتای دوو لەسەر دی ساینی ثێتای یەک یەکسانە ئێمی پێنجەم لامدا دوو لەسەر ئێمی چارەم لامدا یەک ئەو دووە یەکسانن ئێکە ئەو دووە یەکسانن ئەو دووە چیان لێدێ هەردووک دەڕۆن دەکاتە چەند یەک لە بۆ لامدای دووەم پلەی بڕژۆڵەکەی چەند بوو پلەی بڕژۆڵەکە 5 بوو کەواتە لە جێوی دەنووسم 5 جاران لامدای دووەمم نییە باش لە بۆ لامدای یەکەم ئێمەکەی چەند بوو ئێمەکەی 4 بوو کەواتە دەنووسم 4 جاران ئەدی خۆ لامدای یەکەمی دابوو لامدای یەکەم چەندە 540 نانۆمەترە دە دوو لاو دوو ناوەندی بکە چی لێ دێ 5 لامدا دوو دەکاتە 4 جاران 540 نانۆمەتر دابەش 5 ئەو 5 دەگە و 5 دەڕوە ئەوەش لامدای دوو کە دەکاتە 432 نانۆمەتر ها تەماشاکەنێ ساین ثێتا لەگە ساین ثێتایەکان کوور دەبتەوە لامدایەک لەسەر لامدا دوو دەردەچی دەشتانی ئاشی کارکەی دەشتانی ئاشی کارکەی ئەو پرسیارە زۆر میمە احتیمامی پێ بدە کە دەرێ لە هەمان شوێن یعنی ئەو دووە چنە ئەو دووە یەکسانن خوا ئاگا لێوی یەگە دوو یەکسانن ئەوانە لەگە یەک دری دەڕۆن لە بۆ لامدای دووەم بڕژۆڵەی 5 کەواتە دەنووسم 5 لە بۆ لامدای یەکەمیش بڕژۆڵەی چارەمە دەنووسم 4 ئەو دووە یەکسانن ئەو دووە کوور دەبنەوە دوو لا دوو ناوەندی بکە پرسیارەکەت لە بۆ حەل دەبی تەماشای ئێرەکەن ئاها یەک لە پرسیارە هەرە مهمەکان ئەوەی تازە بوو ئەوەش ئاگاداری بە ئەو پرسیارەش مهمە با پرسیارەکەتان پێ برێ دەرێ درێژی شەپۆلی ڕۆناچی دەرچوو لە گڵۆپێکی داگیرساوی سۆدیۆم لە نێوان 400 نانۆمەتر و 700 نانۆمەتردایە ئەگەر ئەو تیشکە ڕۆناچە بخرێتە سەر درزەکێکی لادان ئەوا دەتوانین شەبەنگی بڕژۆڵەی پلەی یەک بە تەواوی ببینین یعنی پلەی یەک دەبیندرێ بە تەواوەتی بەڵام هیچ لە پلەی دوو نابیندرێ ئاگا لێبی زۆرترین دووری نێوان دوو درزەکە چەندە زۆرترین دووری دیم لۆ بدۆزەوە بەس ئاگاداری ئەو کەلیمەی بە زۆرترین دووری تەماشا ئێرەکەن یاسایەک لۆ دەنووسم لەبەر ئەوەی ناوچەکە ڕۆناکە ها تەماشایکە لەبەر ئەوەی درێژی شەپۆڵی
ڕۆناچی دەست لە گرۆپی سەدوم لە 400 نانۆمتر دەبتە 700 نانۆمتر ئەگەر ئەو تیشکە ڕۆناچی بخرێتە سەر دەستەکێکی لادان دەتوانین برژۆڵەی شەبەنگی برژۆڵی پلە یەک بە تەواوی ببینی بەڵام هیچ پلەی دوو نابیندرێ زۆرترین دووری چەندە ها یاسایەک لۆ دەنووسم دی ساینی ثێتا دەکاتە ئێم لامدا جێبدەنێ کوڕم ئەگەر لامدام پێ بوێ دەبتە دی ساینی ثێتا لەسەر ئێم کەواتە ئێم لەگەر لامدای ئەگەر بەڕاستەوانە و پێچەوانە قسەی لەگەر یەک بکەین کەواتە پێچەوانە نا یعنی ئەگەر لامدا زۆربی ئێمەکە کەمە و ئەگەر ئێمەکە زۆربی کەواتە لامدایەکە کەمە ها ئێم لەگەر لامدای بەپێی ئەو یاسایی ستا پێتان دەرێم ئەوە ئیسیفادەی لۆچی بوو ئەو قسەیە ئێم لەگەر لامدای گۆڕانیان پێچەوانەیە تەماشا ئێرەکە با ئەو پرسیارەتان لۆ حەلکەم ئەگەر ئەوە دوو درستبی تەماشا ئێرەکە ئەوە درزی یەکەم ئەوە شاشەکەمان بی ئێرە برژۆڵەی ناوەندە نەمانگۆل لە دەرسەکەی دیش گوتمان برژۆڵەی ناوەند ڕێک دەکەوتە نێوان هەردوو درزەکەی لە پرسیارەکەی دەرێ برژۆڵەی ڕۆناچی یەکەم دەبیندرێ ڕۆناچی یەکەم دەبیندرێ بەڵام هیچ لە ڕۆناچی دووەم نابیندرێ دەرێ ڕۆناچی یەکەم دەبیندرێ کەواتە ئەو ثێتایە کە دێتە ئێرە ئەو تیشکەی کە دێتە ئێرە ئەوە دەبیندرێ بەڵام کە دێتە ئێرە هیچ لەوەی نابیندرێ باشە هیچی لێ نابیندرێ هیچی لێ نابیندرێ لە ڕۆناچی یەکەم ئەلێرەیە ڕۆناچی دووەم لێرەیە ئەوەش برژۆڵەی ناوەندە ڕۆناچی یەکەم دەبیندرێ بەڵام هیچ لە ڕۆناچی دووەم نابیندرێ باشە دەرێ زۆرترین دووریم لۆ بدۆزەوە زۆرترین دووری باش دی ساین ثێتا دی ساین ثێتا یەکسانە ئێم لامدا زۆرترین دووری دی دەکاتە ئێم لامدا لەسەر ساینی ثێتا جێبدەنێ پرسیارەکەمان دەرێ درێژی شەپۆڵی ڕۆناچی دەرچوو دوو لامدای دایتە من یەک دوو لامدای یەکەم 400 نانۆمتر لامدای دووەم 700 نانۆمتر ئەگەر ئەو تیشکە ڕۆناچی بخەوێتە سەر دەستەکێکی لادان دەتوانین شەپۆڵی ڕۆناچی یەکەم بە تەواوی ببینین برژۆڵەی ڕۆناچی یەکەم بە تەواوی دەبیندرێ ئەوە دەبیندرێ بەڵام هیچ لەوەی نابیندرێ زۆرترین دووری چەندە زۆرترین دووری یعنی زۆرترین ئێم لێرە چەندە یەکەمە یان دووەمە زۆرترین دووری کەواتە ئێمەکەم چەندە ئێم دوو جاران تازە یاساکەم لۆ نووسی دی ساین ثێتا یەکسانە ئێم لامدا گوتم ئەگەر لامدام بووێ دەکاتە دی ساینی ثێتا لەسەر ئێم گوتمان گۆڕان لە مابەینی لامدا و ئێمی کووە گۆڕان لە مابەینی لامدا و ئێمی گۆڕان لە مابەینی لامدا و ئێمی پێچەوانەیە باشە ئەگەر ئێمەکە کەمبی لامدایەکە زۆرە ئەگەر ئێمەکە زۆربی لامدایەکە کەمە لە پرسیارەکەی چ دەرێ زۆرترین دووری یعنی گەورەترین ئێم هەڵبژێرە گەورەترین ئێم چەند بوو دوو باشە ئەگەر ئێم زۆربی کەواتە لامدا چیە لامدا کەمە کام لەو لامدای کەمترە 400ەکە ئاگالی بێ دوو لامدایدایە سەر بە خۆت لامدای لە جێدانانەی دەرێ زۆرترین دووریم لۆ بدۆزەوە زۆرترین دووری یعنی گەورەترین ئێم زۆرترین ئێمی حیسابکە ئێمە چەند برژۆڵەم هەبوو پلە یەک و پلە دووم هەبوو کامیان گەورەترین زۆرترین کامیانە یەکەمە یان دووەمە کەواتە زۆرترین ئێم هەڵبژاردێ دەبی کەمترین لامداش هەڵبژێرم کەمترین لامدا چەندە 400 نانۆمەترە دەرێم 400 جاران دەتوان سالب حەفت باشە لەسەر ساینی گۆشەکە چەندە مامەسا خۆ گۆشەی نەدایە باش گۆشەی نەدایە زۆرترین دووریمان هەڵبژار زۆرترین دووری ڕۆناچی چەندەمان هەڵبژار ڕۆناچی دووەم ڕۆناچی دووەم گۆشەی لەگە چێن دەردروست دەکات لەگەر برژۆڵەی ناوەند ڕۆناچی دووەم ئەوەش برژۆڵەی ناوەند ئەو ثێتای ئێرە دەکات ئەو ثێتای ئێرە گۆشەی چەندی دروست دەکات گۆشەی نۆهەت دروست دەکات کەواتە دەبتە ساینی نۆهات ساینی نۆهەتیش چەندە یەک ئەو دوای دابەشی یەک دیریکە جاران کە دیەکەی دەدۆزیەوە ئەلێرە 700ەکەیە دەبی چەندبی دەبی 400ەکەبی ئاگا لێبێ ئەو پرسیارە زۆر مهمە دەیرێمەوە دەرێ درێژی شەپۆڵی ڕۆناچێکی دەرچوو لە گروپێکی سۆدیۆم لە نێوان 400 لە بۆ 700 ئەگەر تەماشای ئەگەر ئەو تیشکە ڕۆناچێ بخەوێتە سەر دوو درس دەتوانین شەبەنگی برژۆڵەی پلەی یەک بە تەواوی ببینین یعنی یەک دەبیندرێ
ئەو یەکە دەبیندرێ بەڵام هیچ لە دووی نابیندرێ هیچ لەو دوای نابیندرێ دەرێ زۆرترین دووری چەندە کە دەرێ زۆرترین دووری یعنی گەورەترین ئێمم لۆ حسابکە گەورەترین پلەی بڕژۆڵەم لۆ حسابکە گەورەترین پلەی بڕژۆڵە چەندە 1 و 2 هەیە کەواتە گەورەترین پلەی بڕژۆڵە دەبتە چەند دەبتە 2 ئێم لەگەر لامدای گۆڕانیان پێچوانەیە کەواتە گەورەترین ئێمم هەڵبژارد یعنی ئێمم زۆرە کەواتە گەورەترین ئێمم هەڵبژارد یعنی ئێمم زۆرە کەواتە لامدا چییە دەبی لامدایەکی کەم هەڵبژێرم چەند لامدام هەیە 2 700 و 400 کەواتە ئەوەی هەڵدەبژێرم 400ەکە گچکەترە لۆ 400ەکەم هەڵبژاردرم چکە ئێمەکە برنترە مامەسە ئەدی لۆ ساینەکە بووە نوهات دەرێم لەبەر ئەوەی ئەوە برژۆڵەی ڕۆناچی یەکەمە ئەوەش دووەمە ئەمە هەمیشە گۆشەی وەردەگرین لە مابەینی ناوەند و گۆشەی وەردەگرین لە مابەینی ناوەند و پلەی برژۆڵەکەی ڕۆناچی چەندەمە ڕۆناچی دووەمە ئەوە ڕۆناچی دووەم ئەوەش برژۆڵی ناوەند تخوا دوو ئاراستەدا دوو تیشک دوو ئاراستە ئەستون بن لە سێکتر گۆشە چەندە گۆشە نۆتە ڕۆناچی دووەم برژۆڵی ناوەند کاتە گۆشە نۆهاتە دەبتە ساینی نۆهات ئەو پرسیارش ئاگاتان لێبی دوو پرسیاری یەک لەسەر یەک مهمتر تەمەشا ئێرەکەن دەرێ پرسیارەکە دەرێ لە تاقینەوەی بەیەکداچوونی دوو درست ئەم نرخانەمان هەیە لامدا 643 نانۆمەتر ثێتا یەکسامی بە 0.737 دیژ یەکسامی بە 0.15 ملیمەتر دیەکەی بگۆڕە لامدایەکەی بگۆڕە ئاگا لێبی جیاوازی ڕێڕەوی بینایی لە درێژی شەپۆلی ڕۆناچی دەرچوو بەپێی گۆشە دراوەکە چەندە جیاوازی ڕێڕەو لە دەرسەکەی دیباسمە کە جیاوازی ڕێڕۆ جیاوازی ئەو دوو دووریەکە شەپۆلەکە دەیبڕن دەکاتە هەماخە دی ساین ثێتا پێکەوە لۆم بدۆزەوە دی ساین ثێتان بە پێکەوە لۆ بدۆزەوە ئایا لەم خاڵە برژۆڵەی ڕۆناکە یان تاریکە یان ناوچەیەکی تر بەدەست دێ حتمما ناوچەی ڕۆناکت لۆ بەدەست دێ دەرێم دی ساین ثێتا بە کاملی پێکەوەمان لۆ بدۆزەوە کەواتە دەرێم دی ساین ثێتا یەکسانە ئێم لامدا ئەوم بە کاملی لۆ بدۆزەوە بە کاملی لە بۆم بدۆزەوە دی ساین ثێتا بە کاملی دی ساین ثێتا دەکاتە چی دەکاتە ئێم لامدا وەیە دی ساین ثێتا دەکاتە ئێم لامدا کەواتە دەرێم جیاوازی ڕێڕەو دەکاتە دی ساینی ثێتا دی جیاوازی ڕێڕەو ناکات دی ساین ثێتا پێکەوە با دیکە دی ئەوەتە 0.5 جاران دەتوان سارب 0.5 جاران دەتوان سارب ساینی گۆشەکەی دایتە من 0.737 ئەوە جیاوازی ڕێڕەوەکەم لۆ دۆزیەوە ئاگا لێبێ ئەوش پرسیارێکی مهمە ئەوە جیاوازی ڕێڕەوەکەمان دۆزیەوە جیاوازی ڕێڕەو دەکات دی ساین ثێتاهنی دی ساین ثێتایەکەم لۆ بدۆزەوە کە دەبتە جیاوازی ڕێڕەو تەماشا ئێرەکەن دەرێ چەند پرسیارێکمانەیە لە پێداچوونەوەی کارتەکە دەرێ دەبێت جیاوازی ڕێڕەوی نێوان دوو شەپۆڵەکە چەندبی بۆ ئەوی مەرجی بەیەکداچوونەکە دروستکار بێت لە مەرج بەیەکداچوونی دروستکار لەوانەکانی پێشتریش باسمە کە دەبی گۆشە ڕەوگە سفر بی ئەدی لە ناوبەر دەبی گۆشە ڕەوگە 180 بی پرسیارێکی دووبارەمان لێ دەکا دەرێ ئەدی ئەگەر ڕەنجی سپی بەکار هات لە باتی سەرچاوی تاک ڕەنگ ئەوە چەند جارێک ئەو تشتەمان دووبارە کردەوە ڕەنجی سپی چەند درێژی شەپۆڵێکی جیاواز لە خۆی دەگری کاتێک بە تاقیکردنەوەی زوو درزدا دەڕوات ڕەنگە سپیەکە دەکەوتە سەر برژۆڵەی ناوەند برژۆڵەی ڕۆناچی یەکەم دەبتە حەڤ ڕەنگەکە بەپێی لامدایەکان ئەوە چەند جارێک دووبارەمان کردیتەوە ئەو پرسیارەشمان هەیە لێرە دەرێ ئەگەر دووری نێوان دوو درس دی 0.555 ملیمەتر بی دیسان دەرێم ئەو ملیمەتری بگۆڕە برژۆڵەی ڕۆناچی یەکەم و برژۆڵەی ڕۆناچی دووەم برژۆڵەی ڕۆناچی یەکەم و برژۆڵەی ڕۆناچی دووەم درێژی شەپۆڵەکەی ئەوەن دەبی 650 نانۆمەتر بی برژۆڵەی ڕۆناچی پلەی یەک ڕۆناک دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدا دەرێتم لۆ بدۆزەوە گۆشە ساینی ثێتا دەکاتە ئێم لامدا برژۆڵەی ڕۆناچی پلەی یەک کەواتە ئێمەکە یەکسانە بە یەک لامدایەکە 650 جاران دەتوان سارب بنەوە دیەکەشیدایە ئەو لە بۆ ڕۆناچی پلە یەک ئەوەش لە بۆ ڕۆناچی پلە دوو جیاوازەکەیان تەنها لە ئێمەکەیە لێرە ئێمەکە بە یەک دادنەی لێرە ئێمەکەی بە دوو دادنەی ئاخیر پرسیار دەرێ هەوایەکی بێتەل دوو شەپۆڵی هاوبار دەنێرێت درێژی شەپۆڵەکەی 3.35 مەترە ئەو ڕادیۆیەکە لەناو ئۆتۆمبیلدایە کە بە هاوڕێکی لە بەهێڵەکە دەجوڵێت کە دوو ئەنتیکەکە دەیگەێنێت بە دوو نیشانەکە ئەگەر بێت و گۆشە لادانی برژۆڵەی پلە دوو 1.28 بێت لەگەڵ برژۆڵەی ناوەند دی چەندە مادەم ڕۆناکە دەرێم دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدا دی داوامان لێ دەکا کەواتە ساین ثێتایەکە دەکاتە ژێری ڕۆناچی پلە دوو ئێمەکەی دووە لامدایەکەی ئەوەتە 3.35 گۆشەکەش 1.28 کەواتە دیەکەی دەکاتە 300 مەتر دەی دوورە ئیشاڵڵا لەوانەی دابێ دەینە سەر لادانی شەپۆڵە ڕۆناچیەکان تاوانەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ